پەیمانگەی CIS تۆمارکردنی ناو بۆ دیپلۆمی IT زانستەکانی کۆمپیوتەر ڕاگەیان بۆ دەرچوانی پۆلینۆیە مووسەر و پەیوەندیکردن بە پەیمانگاکەمان بۆ گەرنتی داهاتوێکی وەبەرهێن. پرۆگرام و بڕوانامەی جیهانی کۆمپانیای مایکرۆسۆفت سیسکۆ باشترین هۆکارەکانی فێربوون، سیستەمی وێب پۆرتال کە ڕێگە دەدات قوتابی و بەخێوکەری قوتابی و مامۆستایان پەیوەندیان هەبێت لە نێوانیان، وەک ئەرکەکانی قوتابی، نمرەکانی قوتابی، کورتەنامە و ئاگاداریەکان. خولی بە خۆڕایی لە ماوەی ساڵی خوێندن لە بوارە جیاوازەکان وەک چاکردنەوەی مۆبایل، فۆتۆگرافی، گرافیک دیزاین. شارەزابوون لە زمانی ئینگلیزی 6 کاتژمێر هەفتانەدە خوێندرێت. بەدەستهێنانی بڕوانامەی باوەڕپێکراو لەلایەن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم و بڕوانامەی جیهانی CIS گروپ لە لوبنان. قوتابیانی دەرچوو دەتوانن درێژە بە خوێندنیان بدەن لە زانکۆی MUC بەیروت بۆ بەدەستهێنانی بڕوانامەی بەکالۆریۆس. دڵنیایی هەلی کار بۆ قوتابیانی سەرکەوتوو. قستی ساڵانە تەنها $1000. داوامی بەیانیان و ئێواران. پەلەبکە لە ناونووسین ئێستا خولی بەهێزکردن بە خۆڕایی بەدەست بهێنە لە وەرزی هاوین لە زمانی ئینگلیزی و کۆمپیوتەر و فۆتۆگراف. CIS کۆلێج شارەزایی لە سەرکەوتن دامەزراوەکان. ناونیشان هەولێر شەقامی چلمەتری گەڕەکی برایەتی نێوان تاقیگەی فارما و چواڕیانی ڕزگاری. ژمارەی تەلەفۆن 0750 276 10 10. CIS کۆلێج. CIS